مجی کشکا سپی دچین وزارت دروی امریکای که دبیجه گردنا دانستاندن ده نابرا لبنان و اسرائیل ده لسر گشتن ریکفتنه که ده هفته یا به ورل درخستن پیامنیر دنگ امریکای وزارت دروا سوران خاطری جور زانیارین بهترانه. بەڵێ بەوتەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەم دانوستانانە بڕیار وایە 13 تاک و 15 گەلاوێژ لە ڕۆم پایتەختی ئیتالیا بەڕێوە بچێت هەر لەسەر ئەم بابەتە بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند کە ئەم دانوستانانە لەسەر ئاستی تەکنیکیەوە بڕیار وایە شاندەکانی هەردوو وڵاتیانەیە لوبنان و ئیسرائیل لەسەر چۆنیەتی جێبەجێکردنی تەواوی ڕێکەوتنی چوارچێوەی نێوان هەردوو وڵات گفتوگو بکەن. پەنجی پوشپەڕ بوو کە لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لوبنان و ئیسرائیل و ئەمریکا ڕێکەوتن لەسەر ڕێکەوتنێکی چوارچێوەی نێوان هەر سێ وڵات. هەفتەی ڕابردوو لە یەکەم هەنگاوی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەدا ناوچەیەکی ئەمنی ئەزمموی لە باشووری لوبنان دروست بوو و لە سێ گوند لە باشووری لوبنان سوپای ئیسرائیل پاشەکشێ کرد لەو ناوچەیەوە سوپای لوبنان ڕۆشتە ژوورەوە و کۆنتترۆلی ئەو ناوچەیە گرتە دەست. دروستکردنی ئەم ناوچە ئەمنی ئەزممویە یەکەم هەنگاوی جێبەرجێکردنی ڕێکەوتنی چوارچێوەی نێوان لوبنان و ئیسرائیلە کە چەند ئامانجی سەرەکی هەیە یەکەمیان گەڕانەوەی سەروەری دەوڵەتی لوبنان و هەروە گەڕانەوەی دەسەڵاتی ئەرتەشی لوبنان و سوپای لوبنانە بەسەر هەموو ئەو وڵاتەدا ئامانجی دیکەی چەککردنی حەزبوڵڵا و هەروەها لە نێوبردننی ژێرخانەکانی سەربازی ئەو گروپە تێرۆریستیایە لە باشووری لوبنان. ئێستا بڕیار وایە لە وتوژەکانی هەفتەی داهاتووی نێوان لوبنان و ئیسرائیل هەردوو لەسەر چۆنیەتی زیادکردنی ئەم ناوچانە یا بەرفراوانکردنی ئەم ناوچە ئەمنی ئەزممویانە لە باشووری لوبنان گفتوگو بکەن. هەروەها شاندەکانی هەردوو وڵات بڕیارە تاوتوێ چارەسەرکردنی گرژیە سنووریەکان بکەن لە نێوان هەردوو وڵاتەکە هەڵپەسێردراوەوە هەروەها گفتوگو بکەن لەسەر ڕێکەوتنێکی گشتی یا بەرفراوان لە نێوان هەردوو وڵاتە. بەرپرسێکی وزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ئەم بابەتە دەڵێ کە ئەم دانوستانانە دەرەنجامی دروستکردنی سەرکەوتوانەی یەکەم ناوچەی ئەمنی ئەزممویە لە باشووری لوبنان و هەروەها دەرەنجامی گفتوگۆکانی هەفتەی ڕابردووی جۆزف ئۆن سەرۆکۆماری لوبنانە لەگەڵ سەرۆک ترامپ سەرۆکۆماری ئەمریکا. بەوتەی ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا یەکەم ناوچەی ئەزمموی دەرفەتێکی بەرچاوە بۆ دروستکردنی پێشکەوتنی ڕاستەقینە لەسەر زەوی و هەروەها گەڕانەوەی سەروەری و دەسەڵاتی حکوومەتی لوبنان بەسەر ئەو وڵاتەدا لە ڕێگەی چەککردنی پشتڕاستکراوەی ڕێکخراوە تێرۆریستیەکانە و هەروەها دروستکردنی متمانەی پێویستە بۆ هەنگاوەکانی داهاتوو. ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆتاییدا جەختی لەوە کردەوە کە ڕێکەوتنی چوارچێوەی سێقۆڵی تاکە ڕێگەیە بۆ بەدیهێنانی ئاشتی لە نێوان لوبنان و ئیسرائیلە و هەروها جێبەجێکردنی تەواوەتی ئەو ڕێکەوتنە لە بەرژەوەندی هەردوو وڵاتایە ئیدارەی دۆناڵد ترامپیش پشگیری سەرکەوتنی ئەو ڕێکەوتنە چوارچێوەیە دەکات لە نێوان لوبنان و ئیسرائیلدا. هەروەها فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست سندکان بڕیارە چاودێری ئەم جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەکە بە تایبەت چاودێری توانای سوپای لوبنان کە بۆ چەککردنی حەزبوڵڵا و هەروەها لە نێوبردننی ژێرخانەکانی سەربازی ئەو گروپە لە باشووری لوبنان.